من 85 هەبوو بەڵام چوومە بەشێکە 60 ژوەریەگە تەنانەت بەڵام حەزی خۆم کێسش حەزم لێتی وردە بە تەمام ئۆفیسی خۆم دانم سەربەخۆ ئیش بکەم. ئێمە وەکو کورد تەنها بۆ بەشە پزیشکیەکان یاخود بەشە بڵێن میعماری و هەندەسیەکان ئەڕۆین بەڵام ڕەنگە چەندین پیشەیتر هەبێ کە حەزی خۆمان بێ بەڵام ئەبێ بە شوێن خولیا و حەزەکانی خۆمان نابڕین تاکو ئەگەینە ئەو نقطەی بزەین حەزمان لە چییە چونکە کە تۆ حەزت لە بەشێک بوو ئەکید بەسەرکەوتۆ بیتایە. باش ئەگەر کەسێ بۆ نەسڵی هێنابێ 99 هێنابێ 98 هێنابێ یعنی پێویست ناکە ئەگەر حەزیدا بەشی پزیشکی نەبوو نەچێ وڵی تێگەیشتنی خۆت زۆر مهمە چکە تۆ ئەوە داهاتوو دیارەکە ئەو حەزەی خۆت ستێپ بە ستێپ کە ئەچیتە پێشەوە لەو شتەیە ڕەنگە تۆ ئێستا نەوت هێناوە خۆ هەشتا هێناوە حەزی لە بەشێک بێ کە ئەسڵەن ئەو دەرەجەیە ئەو دەرەجە زۆرەی نەوێ باشە بەڵام ئەشتی ڕەنگە حەزلی نەبێت دوای ئەو پاشەکشێ ئەەکەی لەو حەزە دوایە من 85 هەبوو بەڵام چوومە بەشێکە 60 ژوەریەگە تەنانەت بەڵام حەزی خۆم کێسش حەزم لێتی وردە بە تەمام ئۆفیسی خۆم دانم سەربەخۆ ئیش بکەم. باشەڵی ئۆفیس دانێم ئەمە چۆن هەنگاوی بۆنی ئەم بابەتە بەتەکید هەر شتێک کە تۆ هەنگاوی بۆنی ئەبێ مارکێت ڕیسێرچێک بکەیت پێشتر توێژینەوە بخوێنیتەوە لە کەسانی شارەزا و پسپۆر بپرسی بۆی نەکەویتە نقطەیەکە کە دواتر فەشەل بێنی وایە پێشووترە بێ پرسیار بکەی حەزەکانی خۆت هەموو ئەو ئۆپۆرچونێتیانی کە لە دەوری تۆیە هەمویان ئیڤالۆیشنی بۆ بکەی لێی بکۆڵیتەوە.